سیاسەتی تاکڕەوانەی ئەندازیارانی کاولکاری لەسەر دۆسەی نەوت و مامەڵەی چەوتی وەزارەتی سامانە سروشتیەکان لەسەر هەڕاجکردنی سامانی گشتی نەتەوەیەک ئەوەی بەرهەمهێنا کە نەوت نەک نەبووە مای خۆشگوزەرانی هاوڵاتیان و ئاوەدانکردنەوەی هەرێم، بەڵکو ئەم سربەخۆیە لە ئافرۆشتنی نەوت زیاتر وڵاتی بەرەو کاولکاری برد و لە ئێستاشدا دۆخێکی ناسەقامگیری ئەمنی بۆ هەرێم و هاوڵاتیەکانی دروست کردووە. لە هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردنەکاندا سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بانگەشەوەی دەکرد کە هاوڵاتیان سودمەند دەبن و پشکدار دەبن لە فرۆشتنی نەوت. پرۆژەیەک ببینە پەرلەمان کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ بەشدار بن لە قازانجی داهاتی نەوت. بەڵام دواتر دەرکەوت نەوت تەنها نەهامەتیە بۆ هاوڵاتیانی سڤیل و گەوهرێکی درەوشاوەشە بۆ چەند سیاسیەکی بازرگان و هەندێک کەناڵی حزبی و سێبەری حزبی. بەردەوام تاقمی شکست خواردووی حکومڕان شەڕی سربەخۆیی فرۆشتنی نەوتیان دەکرد بەبێ گەڕانەوە بۆ بەغدا، ئەمەش نەک بۆ لە بەرچاوگرتنی سوودی گشتی بەڵکو بۆ پێدانی پشکی ئەو گەوهرە ڕەشە بە کۆمەڵێک بەرپرسی گەندەڵ و چاوبرسی و بەکارهێنانی بۆ خۆشگوزرانی خۆیان و خانەوادەکانیان. لە دوای پێکەنانی کابینەی هەشتی حکوومەتەوە بانگەشەی نێچیروان بارزانی بەردەوام بوو ئەوە بوو کە نەهامەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ ئەوە دەگەڕێتەوە کە ئێمە نەوت ڕادەستی بەغدا دەکەین، بەڵام هەرکە سیاسەتی فرۆشتنی نەوت بە سربەخۆ پەیڕەوکراوە قات و قڕی دەستی پێکرد و حکوومەت و وەزارەتی نەوتەکەی تا ئێستاش کەوتونەتە قەیرانێکی دارای قوڵەوە و مانگانە نیوە موچەی فەرمانبەرانیشیان پێنادرێت و بەردەوام خەریکی پینەکردنی کەلێنە ئابوووریەکانن. دوای 3 ساڵ و 6 مانگ لە فرۆشتنی نەوت لەلایەن هەرێم و ڕادەستنەکردنی بە بەغدا، ئەو ڕاستی ئەوەندەی تر سەلماند کە سیاسەتی تاکڕەوانەی تاقمێکی دەسەڵات بۆ فرۆشتنی نەوت ڕاستەوخۆ لە ڕێگەی تورکیاوە تەنها خەیاڵپلاوی بوو. هەموو ئەو ژمارانەی وەزارەتی وەزیر و جانتاکەشی لەسەر فرۆشی نەوت و خەرجی کۆمپانیەکان بڵاوی دەکردەوە ئەوەندە ناشەفاف بوو نەک ژمێریاران و پەرلەمانتاران بەڵکو ئەفلاتونی حەکیمیش سەری لێ دەرناکە. سیاسەتی سربەخۆی فرۆشتنی نەوت و ناشەفافی داهاتەکەی ئەوەی ڕوونتر کردەوە کە ڕادەستکردنی نەوت بە بەغدا باشترین چارەسەرە، چونکە لە سای هەڕاجکردن و بەتاڵانبردنی داهاتەکەی قەیرانێکی درێژخایەنی سووتێنەر ڕوبەرووی هاوڵاتیان بۆتەوە بە جۆرێک ئێستا لە بری سووتاندنی نەوت لە وەرزی سەرمادا شەپۆلێکی گەورەی داربڕین و کەرنەڤاڵی شێواندنی ژینگەی هەرێم دەستی پێکردووە.